ئەردەوان عەلی محەممەد کێیە؟ مسمەیە عەبدولقادر لە ڕەنگاڵی ئەمڕۆدا باسی ژیاننامەی مامۆستا ئەردەوانتان بۆ دەکەم. گۆرانیبێژی دیاری کورد ئەردەوان عەلی محەممەد ناسراوە بە ئەردەوان زاخۆیی لە ساڵی 1957 لە گەڕەکی جوولەکانی زاخۆ لەدایک بوو، بە دەنگە ڕوح و بەهرەی قوڵە میوزیکەکانی بیسەرانی سەرسام دەکرد. ئەردەوان زاخۆیی لە ناوچەیەکی دەوڵەمەندی کەلتوری کوردی لەدایک بووە، نەک تەنها بەهۆی لێهاتووی دەنگی، بەڵکو بەهۆی بەشداریەکانی لە پاراستن و پێشخستنی میراتی میوزیکی کوردیدا بۆتە کەسایەتێکی بەناوبانگ. لە ساڵی 1970 هاوسەرگیری کردووە و لە هەمان ساڵشدا دەچێتە شاخ و بۆ ماوەی 2 ساڵ دەبێتە پێشمەرگە. دواتر لە ساڵی 1981 دەچێتە جزیری بۆتان، تا ئەو کاتە ڕژێمی بەعەس لێ خۆشبوونی بۆ دەردەکات. لە ساڵی 1984 دووبارە بۆ ماوەی 2 ساڵ لە شاخ پەیوەندی بە پێشمەرگەوە دەکات. دواتر دەچێت بۆ شاری دهۆک. دوای 2 ساڵ ڕژێمی بەعەس لە شەوی 28 کانوونی دووەم لە ساڵی 1986 ئەردەوان لە بەغدا دەڕفێنێت و هەمان شەو شەهید دەکرێت. گۆرانی ئەردەوان بە قوڵی دەنگدانەوەیان لەگەڵ گوێگراندا هەیە و پەیوەندیەکی بەهێز دروست دەکات کە سنوور و زمانەوانی و کەلتوریەکان تێدەپەڕێنێت. ئەردەوان زاخۆیی بە ژیانی پیشەیی چەندەیەکی وەک هونەرمەندێک پەرەی سەندووە، شێوازی خۆی گونجاندووە بۆ ئەوەی ڕنگدانەوەی گۆرانی داینامیکی میوزیکی کوردی بێت و لە هەمان کاتدا بە ڕازگۆیی لەگەڵ ڕەگ و ڕیشەی خۆیدا بمێنێتەوە. ئەردەوان جگە لە دەستکەوتە میوزیکەکانی ڕۆڵێکی گرنگی هەبووە لە هۆشیارکردنەوەی گەلی کورد و تێکۆشانی لە ڕێگەی تێکستەکانیەوە. باسی لە پرسە سیاسی و کۆمەڵایەتەکان و هەروەها بەشداری لە دیالۆگی کولتوری سیاسی لە ناوخۆ و دەرەوەی کوردستان کردووە. بینەران لە ڕێگەی نمایشەکانیەوە دەبرێنە گەشتێکی بینراو و بیستراو، تێگەیشتن لە هەست و چیرۆکەکانی پشت هەر گۆرانیەک بەدەست دەهێنن. بە یارمەتی هاوکارانم ڕەنگاڵی ئەمڕۆم پێشکەش کرد. هەر شاد و دڵخۆش بن. Thank you.